شتێکی پرسیکەمان هەیە وۆت پێنجۆر پرسیاری جیاوازی پێ دەکرێت واتە دەتوانرێت پرسیار لە پێنج بەش بکات لە ڕستەیدا. شێوازی یەکەمیان ئەگەر وۆتمان هەبێت لە سەرەتا کردداری بیمان هەبێ وە سەبجێکت لەگەڵ تەواوکەرمان هەبێت ئەوە پرسیار لە ناوی پیشە دەکات، واتە لە کاتی وەڵامدانەوەیدا پێویستە بەپێی یاسای گشتی وەڵامەکە ڕێکخینەوە لە کۆتاییدا ناوی پیشە زیادکەین کە ناوی پیشە بە زۆری بەیەکێک لەو پاشگیرانە کۆتایی دێت. نووسراوە what were the people who gathered in the hall ئەو خەڵکانەی لە هۆڵەکە کەوبوونەوە چ پیشەیەکیان هەبوو سەبجێکتەکەی دەنووسینەوە the people who gathered in the hall ئەو خەڵکانی لە هۆڵەکە کەوبوونەوە ئۆکسیلەری ڤێربەکەی دەنووسینەوە یان کردداری بێکە وەیە پێویستە ناوی پیشەیەکی لە ناو پاسچەکەیەوە بێنین بۆم دەکرێت نووسرابێت doctors پزیشک بوون ئەگەر ناوی پیشەکەی ئادجێکتیڤێکی لەگەڵ بوو ئەوە ئادجێکتیڤەکەشی لەگەڵ بەکاردێنینەوە بەڵێنەوێت retired doctors پزیشکی خانەنشین بوون. دەکرێت لەناو پاسچەکەیدا لە شوێنی the people who gathered in the hall they نووسی بێت بەڵام بەهۆی کردداری بی و ناوی پیشەکەەوە دەزانین کە پرسیاری لەو بەشەی کردوواتە یەکەم جار لە پاسچیدا ناو بەکاردێ دواتر جێناوی بەکاردێنێ زانین کە جێناوەکە ئاماژە بۆ ناوێکی دەکات کە لە ڕستەکانی پێشتردا بەکار هاتووە. شێوازی دووەمی پرسیاری کە بە وۆت دروست دەکرێت ئەوەیە وۆتمان هەیە لەسەرەتا ئۆکسیلەری ڤێربمان هەیە سەبجێکتمان هەیە ڤێربمان هەیە کۆمپلیمێنتمان هەیە واتە ڕستەیەکی پرسیاری ئاساییە بەڵام بۆ وۆت کراوە. ئەگەر بەو جۆری بەوە پرسیار لە بەرکارەکەی دەکات بەرکار لە ڕستەیدا کە بەرکارەکە ناوێکە وەڕاستەوخۆ لە دوای کردداری زیاد دەکرێت لە ڕستەی ئینگلیزیدا لە کاتی وەڵامدا. بەرکارەکەش یان ناوی ئاژەڵە یان ناوی بێگیانە. نووسرا what did the child put into her bag منداڵەکە چی لە جانتایەکەی هاویشت سەبجێکتەکەی دەنووسینەوە the child ئۆکسیلەری ڤێربەکە ددە نانووسرێتەوە کردداری سەرەکی دەنووسینەوە put بەڵام پێویستە بگۆڕێ بۆ ڕابردوو بەڵام did put ببورن شێوازی ڕابردووەکەی هەبوو خۆیەتی لەبەرەوەی وۆتمان هەیە لە سەرەتاوە ڕستەکەش ڕستێکی پرسیاری ئاساییە کەواتە پێویستی پرسیاری لە بەرکار کردووە. دەکرێت لەناو پاسچەکەیدا نووسرابێت some sweet the child put some sweet into her bag منداڵەکە هەندێک شیرنی لە جانتایەکەی هاویشت. دەکرێت نووسرابێت the child put a bed into her bag منداڵەکە باڵندەیەکی لەناو جانتایەکەی هاویشت. پێویستە بزانین لەبەرەوەی پرسیاری لە بەرکار کردووە پێویستە هەموو کاتێکی ناوی زیادکەین ئەگەر جێناوێکی دابێت لە شوێنی some sweet نووسیبێتی it یان لە شوێنی a bed بۆ نمونە نووسیبێتی it ئەوە تەماشا ڕستەکانی پێشتر دەکەین بزانین ئەو جێناوە ئاماژەی بۆ چ کردووە بۆ چ ناوێکی کردووە وە ناوەکە دێنین لێرە دەنووسینەوە. شێوازی سێیەم پرسیارکردن بە وۆت بۆ جۆرەی وۆتمان هەیە بە دوای وۆتدا ئۆکسیلەری ڤێرب هەیە سەبجێکت هەیە لە شوێنی ڤێربی کردداری do doing یان done هەیە واتە کردداری سەرەکی نەداوە do یان done یان doing نووسی ئەگەر بەو جۆرەی بێەوە پرسیار لە ڤێربی دەکاوەتە لە کاتی وەڵامدانەوەی پاسچەکەیدا پێویستە ئێمە لە دوای سەبجێکت یان ئەگەر ئۆکسیلەری هەبێت لە دوای ئۆکسیلەری ڤێرب ڤێربی زیاد بکەین. ئەگەر ڤێربەکە بۆ خۆی ئۆبجێکتی لەگەڵ بوو یان کۆمپلیمێنتی لەگەڵ بوو ئەوە پێویستە بە ئۆبجێکتەوە یان کۆمپلیمێنتەوە زیادی بکەین ئەگەر تەنها ڤێربیش بوو ئەوە تەنها ڤێربی زیاد دەکەین. بۆمە نووسراوە what did the farmer do after digging the garden جوتیارەکە چی کرد دوای هەڵکەندنی جەویەکە وەڵ تووشە پرسەکەی did ئۆکسیلەری ڤێربە the farmer سەبجێکتە لە شوێنی ڤێربی کردداری سەرەکی دوو نووسیوە واتە پرسیار لە کرددار دەکات. after digging the garden دەکرێت لە سەرەتای ڕست بینووسینەوە دەکرێت لە کۆتایی بینووسین لە بەرەوەی بەش پرسیار لە وەشەی نەکراوە. ئەگەر وەڵامی بدەینەوە یەکەم جار سەبجێکتەکە دەنووسینەوە the farmer ئۆکسیلەری ڤێربەکە ددە نانووسێتەوە پێویستە کردداری سەرەکی بنووسین کردداری سەرەکیمان نییە لە بەرەوەی دووی لە شوێن نووسراوە ناو پاسچەکەی بە دوای کرددارێکی سەرەکیدا دەگەڕین بۆ نووسراوە watered the flowers گوڵەکانی ئاودا
تەواو کڕکەش دەنووسینەوە after digging the land دوای هەڵخەندنی after digging the garden دوای هەڵکەندنی باخچەکە دەشتوانین ئەو بەشەی لە سەرەتا بنووسینەوە بڵێین after digging the garden دوای هەڵکەندنی باخچەکە سەبجێکتەکەی بنووسینەوە the farmer auxiliary verbەکە دەناموسێتەوە پێویستە کردداری سەرەکی بنووسین لێرە کردداری سەرەکی نەدراوە پرسیار لە کردداری سەرەکی کراوە بۆیە لەناو پاسەکەی بە دوای کردداری سەرەکیدا دەگەڕێین بۆ دەکرێت نووسرابێ watered the flowers یان returned home گەڕایەوە ماڵێ نمونەیەکی کە بۆ نووسرا what was the hunter doing in the woods last Friday ڕاوچێکە چی دەکرد لەناو دارستانەکە هەینی ڕابردوو سەبجێکتەکەی دەنووسینەوە the hunter auxiliary verbەکەی دەنووسینەوە was لە شوێنی کردداری سەرەکی doing نووسراوەتە پرسیار لە verb دەکات پێویستە بۆ خۆمان verبێکی زیاد بکەین و لەناو پاسچەکەیەوە بیهێنین دەکرێت لە پاسچەکەیدا نووسرابێت لooking for a prey بە دوای نێچیرێکدا دەگەڕا in the woods لەناو دارستانەکە last Friday هەینی ڕابردوو واتە پێویستە verبەکە کە لەناو پاسچەکەیەوە دەهێنین لە دوای auxiliary verb ئەگەر هەبوو لێرەدا هەیە was زیاد بکرێت وەگەر نەش بەڕاستەوخۆ لە دوای subjecتی زیاد بکرێت دوو جۆرەکانی کەیان پرسیارکردن بە what happened تویە یان what happened کە دوو بەشانە لە ئیمتیحانی کۆتایی ساڵی پۆلی 12 نمونەیان پێ نایەتەوە دەتوانن تێبینیەکانتان لێرە بخوێننەوە بۆ خۆتان